ماوەی 4 ڕۆژە تیمە خۆبەخشەکان و بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی بە دوای تەرمەکەیدا دەگەڕێن و تا ئێستا سۆراقی نەبووە. باوکی ئارام دەڵێت خەمخۆری کەسوکار و خەڵکەکە کەمێک لە ئاگری ناخیانی کەم کردوێتەوە. من هەست دەکەم ئەمڕۆ هیچ شتێکم بەسەر ناهاتوە مادام ئەم کەسە دڵسۆزانە هەمویان لە ئەسی خۆیانەوە عەزەتیان کێشاوە هاتوون لێرە بەتەنگی منەوە هاتوون. بەڕاستی من ناتوانم یعنی بەدەم دەری بڕم مەگەر خوای گەورە پاداشیان باتەوە. مەمنونیانم بەڕاستی شتێکیان کردووە کە بەڕاستی ئێمە بیکەین بە وانەیەک بۆ هەموو کەسی بەیانکەین لە مێژوا بینووسی. من خۆمەسی حەز ناکەم کە ئارام لە دەزاوت چونکی ئارامی هەمویانە. بەڕاستی هەمویان بەقەی من بەتەنگەوەن کە ئارامی من بەڕاستی بۆتە سومڵێک لە یەخی هەموو کەسێکەوە دیارە هەموو کردوێتی بەیەخەیە. ئەوە بۆ من جێ خۆشحاڵیەوە زاتم ئارام لە دەزەدا چونکی ئارام زیندووە هەموو کاتێک. بەهۆی زۆری ئاوەکە تا ئێستا نەتوانراوە تەرمەکە بدۆزرێتەوە. مامۆستا ئارام لە مانگی هەنوینیدا بوو کە ماڵ ئاوایی لە خێزان و کەس و کارەکەی بۆ کۆتاجار تەنها دەست بەرزکردنەوەیەک بووە لە ناوەڕاستی ئاوەکە و نوقم بوو. دەوتێ ساردی ئاوەکە هۆکارە بۆ سەر ئاو نەکەوتنی تەرمەکەی بەهۆی ئەوەی کەسایەتێکی باشی هەبوو لە سۆشەڵ میدیا مرنەکەی کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و هەمووان نزار دەکەن تەرمە ساردەکەی بگەڕێنرێتەوە ئامێزی دایک و باوکی. داوای ئێمە ڕجای ئێمە لە خەڵکەوەی کە دێ بۆ سەرزەیەەکە مناڵەکانی نێغڵێ بچێتە ئاوەکەەوە هاچانێ مەلەوان بی مامۆستای مەلەوان بی چوویتە ئەو ئاوەوە بچێ ئەو ئاوە بچوە ئەو بەر و بگەڕێەوە ئەتخنچێنێ هیچ مەجالێکی تیان نیە. ئەمە ئاوێکی ساردە ئەتبەستێ خوڕە ئەتبا ئەمە وەک مەزبەح نییە 4 مەتر قول بێ و لە جێەکەی خۆ 10 نەفەر لە دیاری وەستاوە نوقمیش بێ حیلاکیش بێت دەرێکەنەوە دەستێگرن بەڵام ئەمە کەس فریاد ناکەوێت. ئەمە کەس فریاد ناکەوێت. ڕجا لە خەڵکەکەم هەچەنێ مەلەوان بی مامۆستای مەلەوان بی لێرە ئەخنچەیت ڕجاان ئەمە ساردی دەمارەکانت کرژەکە ئەی بەستەیە توانات نامێنە شل لەبی لەو ئەوەیە ناتوانانی مەلەکەی. ماسە ئارام تاوان گەنجێک بوو تەمەنی 25-26 ساڵ بوو. ئەم گەنجە خۆشەویستی لای خەڵک بوو خۆشەویستی لای خۆی پەروەردگار بوو فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاەتەکانی قورئانی لە خۆیان تەطبیق کرد. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت پێکەنین بەڕووی براکە تا چۆنەڵی پاداشت و ئەجری سەر وەرەگری. ئەم گەنجە بەردەوام پێکەنین لەسەر زاری بوو کەسێکی خۆشەویست بوو لە ژیانی خۆی عەمرەی کردبوو هانی دەوروبەری خۆی ئەدا بۆ پابەندبوون بە بنەما و سەوابیت و زەوابیتەکانی ئاین ئیسلامەوە. کەسێک بوو دەستی بە خەڵکانێک بوو کە خەڵکی دیندار و ئیماندار بوون. سەرمەشقێکی جوان بوو لە شوێنێک هاو بێت پێگە و ڕێز و احترامی خۆی پاراستووە و نمونەیەکی جوانی ئیسلامی پێشکەشی خەڵک کردووە بە کردەوەکانی. گەنجێکی وەرزشکار بوو دەرچی کۆلێژی وەرزش بوو مامۆسایەکی خۆبەخش و کەسێکی ئامادە بوو لە بوارەکەی خۆیان وانەی عەمەلی زۆر هەبوو. کەسێک بوو بە فعل و بەکردەوەی بە قسە و بە گفتاری زۆشتی پێشکەشی ئەمە کرده بوو. سەرمەشقێکی جوان بوو بۆ ئێمە. تەنها لەم مانگەدا ئەوە 4ەم کەسە لە ئاویزەی بچووکدا دەخنکێت و ئەم ساڵ زۆرترین ڕووداوی خنکان هەبووە. هۆکاری خنکانەکانیش بۆ ساردی ئاوەکان دەگەڕێتەوە.